سپاسی خوای ئەوێ کە ئێستا من و تۆ خوا ئەپەرستین ئاگر ناپەرستین سپاسی خوای ئەوێ من و تۆ دار بەرد شەخص پارە هەموو شتێکی ئەم دنیاە ئاگر حیواندارێک حیوانێک دوو لە ڕوو جەنابتان ناپەرستین ذاتی ئەڵڵا پەرستین خوا لەوانەمانی نەکردووە کە تەشبیه بێنینەوە بۆ خوا نەعوذ بالله بڵین خوا نەعوذ بالله کەسێتری هەیە لە ڕێگای ئاوە ئەمانە هەمووی سپاسی خوای ئەوەیە کە ئێمەی پاراستووە لێی خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژە ئەکا یا ئەیها الکتاب لا تغلوا في دينكم ولا تقولوا على الله إلا الحق إنما المسيح عيسى بن مريم رسول الله وكلمة ألقاها إلى مريم وروح منه فآمنوا بالله ورسوله ولا تقولوا ثلاثة أمام آية الشري نشتي زوري تياي أو قسانيك كردمان هموي لم آية كود بيتوا دواميان ويا حل ناو مالي إخوادا يستي متشين بو حج أتشين بو عمره كاتي تشويت أو مالت بيني وبدوري أسوري توا أمحم كمروفا بدوري أو مالا أسوري توا أو مالا خوايكي أو مالا بلام زمان يقبوها هل ناو أو مالا سياسة الشفت خواه بووە نعوذ بالله سێسەد و شەست خوا بووە لەناو ئەو ماڵەدا هەرێکی هاتووە خوایەکی پەرستووە ئێستا خوای گەورە ئەمانەی لادا هەمووی ئەمەش بە بۆنەی چی ڕەحمەتی میهرەبان ئەو دینە پاکە و ئەو پێغەمبەرە شیرینە عەلەیهی السەڵات وەسەلام هێناوێتی هەمووی لاداوە ئەبێ هەموومان یەک خوا بپەرستین جگە لەو خودایەکی تریش نییە خوای گەورە ڕازیش نابێ شەریکی بۆ قەرار بدەین و شەریکی بۆ دابنەین و هاوڕێ و هاوڵ و هەر شتێکی ناوی ئەنەی لە خواری خواوە دای بنەی خوا پێی قبوڵ نییە و مەفرۆزە ئەدرێتە چاوی خۆتا هەر لە دنیا و لە قیامەت وإذ قال لأبي يا أبت لم تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا ها کاتی ئەڵەیەکێ لە پێغەمبەران کاتی ئەڵێت عیبادەتی بتێکەکەن کە نەئەبیسێ نەئەبینێ نە سوودی هەیە نە زەرەری هەیە ئەم بتانەی کە ئەیپەرستن لە کاتی نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام ئەو بتانە ئاوا تەفسیرەکا بۆمان سێمیانەوەی ئیمانداران خەڵکانێک بووە سوژدەیان بردووە بۆ خۆر لە زمانی خۆی داولاموو کاتێک خەڵکانی ترێژ بوونە کەوتونەتە دوای ئارەزوو نەفسی خۆیان ئەم ڕۆژەیە خەڵکێک بە دوای ئارەزووی نەفسی خۆی کردێتێ خوا و نەعوذ بالله ئەوەی نەفس و ئارەزووی گەرەک بێ ئەیکا ئیتر گوێ لەوە نادا حەڵاڵە حەرامە هەرچی ئەیکا خۆی ئەو شێوازێکە لە شێوازی خوایەتی نەعوذ بالله کە تۆ عیبادەتی ئارەزوو نەفسی خۆتەکەی چی کاتی عیبادەتی ناکەی کە لە حرامەکان بتگێڕێتەوە و خاڵێکی ترمانشەوەیە کەسانێک بۆ نمونە ئەکرێتە خوا نەعوذ بالله کەسانێک هەن دێن ئەڵێن باسی غەیبیاتەکەن ئیمانداران لەم زەمانەش هەیە باسی غەیبیاتەکەن کەوا ئەوان ئەزانن وقالوا ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر خوای پەروەردگارە فەرمێ ئەم ژیانە هەندێک شت هەیە بە عیلم کەشەفێ بەڵام سەد عیلم هەموو شتێکمان پێ بڵێن نە هەتا قیامەت کەس نازانێ قیامەت کەی دێ هەتا قیامەت کەس نازانێ پێغەمبەرانش نازانن ئەی چی جا من و تۆ کەس نازانێن بوونەرەوە چۆن دەڕوا و چۆن دێ و دوای چی لێ دێ هەندێ معلوماتت پێ دەڵێ بەڵام سەد نییە وەک علم کەشفێکە بەس ئەو علمە ئەوە نییە هەموو شتێکت پێ بڵێ ئەگە کەسێک وتی من هەموو شتێ ئەزانم 20 ساڵتر ئەزانم چێ بێ دوو لە ڕوو جەنابتان قەت ڕاست ناکە ئەوە غەیبیاتە تۆ لەکوێ زانی 20 ساڵتر تۆ توانی تەئکید بەیانی بە دەقیقی پێم بڵێ لە بەیانی و هەتایەوە چی دەبێ ناتوانێ بەڵام پێشنیارەکە وا بێ احتیمال وایە شتەکان گردوون وامان پێ پیشانەدا ئاوا بێ ئەو کاتە احتیمالەکەی لەوەی ڕاست بێ و لەوەی بەعزەجار شوانە بێ کابرا دەڵێ بەیانی بارانە بۆ نمونە لەوەیە لەم شارە باران بێ 100 مەتر چوتە ئەو لاوە باران نەبێ بەعزەجار هەیە لەم دیم جوو جەعدەیە لەم دیم بارانە لەو دیم باران نییە
ئەو خودایەیە خۆ ئەو تێتی باران لە هەموو شوێنەکە بەڵام نە ئەخوای گەورە مەیلی لە هەر شتی تێبێ ئەوە دەبێ ئەوەش ئەوەیە ئیمانداران قد جاءكم من الله نور وكتاب مبين ام پیغمبر نازدار هاتوا صلى الله عليه وسلم امانه هم لا داوا يعني پیغمبر خوا سرمانه بي وبرا زور شتي ساده بي وطبيعي بي وهيش نبي كبو كر بخمندانشيم هيش نلين هيش نيجين باسي نكين هيش نبي حموي قشتي محرمات بيننا اوانيه ايمان دارن يما پیغمبر نا پرستين هیچ کەسێکی عاقڵ و مرۆڤ ئێستا پێغەمبەر ناپەرستێ پێغەمبەر لە دڵا هەڵی گرتووە خۆشی گەرە کاتی ڕۆژەکان تێ لە دایکە حەد لە دایک بووە حەزەکا باسیکە حەزەکا بیداتە گوێی خەڵکە ئەم ڕۆژانەیە پێغەمبەر لە دایکە بێ پێغەمبەران کە لە دایک بوونە هەمووی ڕۆژەکانی دیاری کرداوە لە قورئاندا ئەگە ئەو ڕۆژانە زۆر گرنگ نەبێ قورئان بۆ بایەخی پێدا بۆچی دیاری ئەکە بۆچی پێمان ئەڵێ ئەیکەواتە خوای پەروەردگارش دیاری ناکرد نایوت بەڵام ئەو شتە شرینانە باس و خواسی پێغەمبەران باس و خواسی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرجەستە بکەین ئەو شەوەیە قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم یوحا ئیلەی ئەمەش ئەزانین پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەس مرۆڤێکی عادی نییە پێغەمبەرە بەس مرۆڤێکی عادی نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە بزانن پێغەمبەرە بەڵام خواش نییە نەعوذ بالله ئەبێ ئاوابی ئەو قەپانت ئاوا بێ لە دوای خوا کێیە پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە لە دوای خوا بێ ئێستا تۆ حەزەکەی خواپەرستی بکە ئەگەر ئیمانت بە پێغەمبەر نەبێت تۆ مسلمانێکی کامڵ نیت دینەکەت نوقسانە ڕێک لە ناوڕاستە مسلمانێکی کامڵش نیت کەواتە ئێمە بایەق بدەین باوامان لێ نەبێ هەر بێژین بچین ئەولاوە کۆمەڵێک ئێستا سەرگەردان بوون خەڵکیش سەرگەردانەکەن پێیان دەڵێن قورئانی بەس ئیمانیان بە قورئانە ئیمانیان بە فەرمایشتی پێغەمبەر نییە ئەمەنە کاڵیان کردەوە لەو سەرۆ دەرچوون بوونە ئەهلی قورئان بەس قورئانە خوێندنەوە باسی حەدیث و باسی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم ئێمەش ئاوا کاڵی نەکەینەوە باشە کە زۆر کاڵمان کردەوە خراپە و زۆرش تونی نەکەینەوە لەو سەرشۆ سەر دەکەین و بزانین پێغەمبەری خوا لە مەکانەتی خۆی دەربکەین دووەم مافی ژیانی مرۆڤایەتی بۆ تایبەت ئیمانداران واللهی مافی هەمومان ئێمەی چینی پیاو نییە دە واللهی ئێستام ئیسلامە نەبێ ئێستاش حەماڵین هەمومان هەندێکمان ئێستاش بە ئازادی ناتوانێ بژی گەرێ کۆیلە بێ ئیستەش کۆیلە بێ گەرێ ئەوەی فەقیر بێ نەدار بێ دەستنەڕۆ نەبێ دەستی نەڕوا ئەبێ ئەمانە چی بکەن لە قانونی پێشی ئیسلام و پێشی پێغەمبەر ئەمانە گشتیان کۆیلە بوون ئەیان بردە بازار دوو لە ڕوو جەنابتان وەک ئەو بزن و مانگا و مەڕەیان فرۆشت ئەم ئیسلامە هات فرۆشتنی مرۆڤی نەیەلا چی پیا و چی ژن پیا و مناڵ گەنج ژن لە بازار ئەفرۆشە ئەم ئیسلامە هات هەمووی ڕەفز کرد تی نابێ ئەمانە مرۆڤن چۆنە بێ بفرۆشێن نابێ هەرکێ مەکانەتی خۆی ئەمەی پێوتین بە تایبەتی لەو دوو چینەدا ئەوانەی بۆ نمونە لە زمانی خۆیدا گەورە بوون دەستیان دەڕۆیی ئەوانەیشی لە ژێرەوە بوون دایان چەوساندەوە دایان کردە کۆیلە دایان کردە عەبد دایان کردە خزمەتکار هەموو مافەکانیان لێ ئەسەندەوە بۆ خۆیان دایان برد پەخشان و پەخشانیان پێ دەکرد هەمووی بەیەکەوە ئەگەر لە ناو هەر ئێستا یەکێ منداڵێکی بوایە لەو زەمانەدا منداڵەکەت مێینە بوایە خوا لە قورئانە تۆماری کرد لە ڕووی ناهات باسی کرد دەمچاوی دەداوە یەکاو هەر ئەسڵەن تووڕا بوو پێی ناخۆش بوو پیا و ژن دوای هەوسەرگیری ئەبێ بەس مناڵی کوڕیان بێ نابێ بە هیچ شێوەیە کچیان بێت بە هیچ شێوەیە کچی بوو ئادەم چاوێدا یەکاو ئەیشی کۆشت نایەلا هەر بە دەستی خۆی تووسێر چی درندەیەکە چی مرۆڤ چی درندەیەک بووە پێشی ئیسلام یعنی بە دەستی خۆت منداڵی خۆت دەکوژی چی درندەیەکە ئیمانداران ئەمە چی مرۆڤێکە ئیسلام هات ئەمەیشی لادا ئەمەیشی نەیەلا وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا خوای گەورە ئەفەرمێ لە قورئاندا ئاماژەی پێ کردووە و ئەمە تەماشاش کەین پیاوان ئەوانەی دەسەڵاتدار بوون ئەوانەی دەستیان دەڕۆی ئەوانەی قووەت و بازیان هەبوو ئەوانەی بچووک بوون و لاواز و زەعیف بوون ئەمانە بەردەوام ژێر دەستە بوون ئێستاش وایە
ئێستا بەس لە چینی گەورە تەماشاکە هەر وڵاتێک لە دنیادا زەعیفێ وڵاتە قەوەکەی خوا ها رووسیا گەرەکێتی ئۆکرانێکە ئەوەنێ نایە استقلال وەرگرێ نابێ ئەبێ حتا قیامەت لە ژێر باڵی ئەما بێ نابێ بێتە دەوڵەتێک نابێ ئەبێ چی بۆ قووەتی هەیە هێزیە بە بەرچاو هەموو دنیاوە چی پێ ناکا کورە کوا مافی مرۆڤ مافی کوا ئەم حەمکە مافە و مافە و مافە و مێحمان نەما ماف ماوە هەموو دنیا تۆ سێرەم کوردستانەکە هەر ڕۆژی بەزم و بالێرەیەک لێمان تێک چووە گەرواش بڵین خۆ لێمان تێک نەچووە بێژین جارجار کوردەی باشە ئێمە شۆگە و خەڵکە با هەر وڵاتێکمان بێ چی نەکریا گشتی هاتە سەر ئێستا فەرموو هەر لە وڵاتێک و جاری نەجارێ ئێژی هەر نازانم بۆ بێتاقەتیە نازانم ئەمانە چین بەشرن دڕندن چین یعنی ئەم خەڵکە بە چی ئەزانن بە بەشەر ئەزانن ئەم خەڵکە بە ئینسان ئەزانن یان دوو لە ڕوو جەنابتان بە حیوان جاری نەجارە دەستێکی پێنا لە شوێنێکە 40-50 سەواری غەتەقێنێ ئیتر ژنە کوژێ مناڵە کوژێ پیاوە کوژێ ئەی کوا مافی مرۆڤ هەیە تو بێژی مافی مرۆڤ هەبێ نازانم من تێ ناگەم ئەگەر هەیە کوا مافی مرۆڤ بەس بۆ خۆیان هەیە بۆ من و تو نییە ئەوان حەسابی من و تۆ ڕقم 2-3کەن با هەڵپەڕی بۆی با هەوڵدەی ڕازیکەی بەخوا هەر ڕازی نابێ هەتا و ڕۆژەی ئەمرین قەت ڕازی نابێ ئیماندارانەوان ئەمان ئەوەی کە خۆیان گەرەکیانە مافە خۆیان نەبێ ماف نییە ئیمانداران و بە مافشی نازانن خاڵێکی ترەوەی لە دوای ئەوەی 140 ساڵ لە ناو ڕووی کۆمەڵایەتیدا ببینە پێغەمبەری خوا صلی الله 1400 ساڵ ئەفوو هاتووە ئێستا تەماشاکە ئەرکی ئەو ئافرەتە لە نەبوونەوە هاتەتە بوون ئێستا ێژێکی وەڵابێ پیا و یەکسان بێ ئێ باشە با یەکسان بێ فەرموو با ئەم قانونە جێبەجێ بکەن یەکسان بێ هەموو ژنێ بەیانی دەرچێ بڕە کرێکاری بکاتە ئەوڕە پیاوەکەش با بۆ خۆی پیاوەرچی دەرکرد بۆ خۆی ژنە شەرچی دەرکرد بۆ خۆی ئەو بازە و قووەتەی ئافرەتە وەک پیاوە ئەتوانێ وەک پیاو تاو بودا و ڕابکە نەخێر کورەکاکە ئیسلام هاتووە ئەم ژنەی کردەتە کێوەخای ماڵ و فەرزیشی کردووە لەسەر پیا و مەجبوری خزمەتی بکەی مەجبوری خانی بۆ دابینکەی مەجبوری نانی بدەی مەجبوری مناڵەکەی بکەیتە خاوەن ئێمان هەرێژێ ئیسلام کوڕە غەدری کرد لە ئافرەت ئەی تو چیت کردە بۆی تو وا هەرێژی ماف چیت کردووە فەرموو پێم بڵێ بزان تو چیت کردە بۆ ئافرەت زەحمەت نەوێت چی ئەەکەی بۆ ئافرەت زەحمەت نەوێت و چیت گەرەکتە چی بکەی ئافرەت نعی چۆن مافی بدەی چۆن ئێمە مافی ئەم ئافرەتە بدەین ئێمە نەمانزانیە ئەم ئیسلامە شیرینە نەیزانیوە تۆ زانیتە فەرموو بەو عەقڵە جوانەی خۆت فەرموو بێ بزان خزمەت کورە و خزمەت دنیا ناکرێ ئیستا ئیش لە خزمەتی ئافرەت ماوە ئیش لەوا ماوە ئیش لەوە نەماوە ئیمانداران بۆیە زۆر جار ئیشەکان ئاڵکێنە ئەوەی کە جوزاتی کەم بەڵام بەداخەوە سێرەکەی لە ئەسڵ ئاوەنی ئیمانداران و خۆشەویستان سێمیانەوەیە حاڵەتی کۆتایی حاڵەتی کۆمەڵایەتی لە زمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەو حاڵەتەش ئەوەیە ئەگە تەماشاکەین پێشی ئیسلام لە پێشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سیفاتە شیرینانەی کە لە پێغەمبەر ئابوولایەوان زۆر کەم بوو پیانەوە الصادق الئەمین ڕازگۆ لە ناو عەرەبا زۆر شتێکی غەریب بوو غەریب بوو ڕازگۆیی ئەمجا دەستی پاک و ئەمین لە ناو عەرەبا زۆر کەم بوو بۆیە شایەتیانەدا محەممەد دەست پاکە قەت خیانەت ناکە و قەت لە گەورە حتا بۆچ خیانەت لە حضوری پێغەمبەران نییە و نابێت شو نەبووشە و دووەمیانیش دەستی پاکە مرۆڤێکی ساغە صلى الله عليه وسلم پێغەمبەران تەنانەت بەرامبەر بە مسلمانان و بەرامبەر غەیرە مسلمانانش پێغەمبەری خوا صلی الله عليه قەت زەرەرەی کەسی نەگەرەک بێ لە دنیادا نەیشی گەرەکە و ناوێت چی و ئەوەی مسلمان بۆ دوعای بۆ کردووە وەی غەیرە مسلمانش بووە هەر دوعای بۆ کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ بابای ئەمرێ خەفەتە خوا کاتێ وەرەقەی کوڕی نەوفەل ئەمرێ و خەفەتە خوا کە ئیمانیان نەهێناوە پێشی ئەو بوونە ئەوانەی لە زمانی ئەودا بوونە و ئیمانیان نەهێناوە خەفەتە خوا و مامی حەمزەش ئەمرێ هەر خەفەتە خوا و سەحابە یاوەرانش و ئومەتەکەیشی و هەتایە ئیماندارم بۆ ئێمە بزانین پێغەمبەری خوا لە چی کات و ساتێک هەڵقوڵاوە
قەر وا شتێکی سادە نەبووە پێغەمبەر بێتە سەر دنیا و شتێکی سادە بێ ئەم دنیایە و ڕێک خاتەوە و هەموو خەڵکی سێردەمی مبارەکی پێغەمبەری خوا بکا صلی الله علیه وسلم شتێکی سادە و لە ئاسایی نەبووە بە سەرمانە بڕوا ئێمە بە ئاسانی وەرگرین ئەگەر ئەو نەبێ بەخوا ئێستای خۆمان نادۆزینەوە وەک مرۆڤ و خۆمانش نادۆزینەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا ئەیوە الناس ئەی خەڵکینە نەوید مسلمانەکان نەوید قەومەکانم نەوید عەشرەتەکەم یا ئەیوە الناس زۆر جار پێغەمبەری خوا مەیوتووە ئەی خەڵکینە ئیتر خەڵکینە هەمووی دەگرێتەوە ئەوەی مرۆڤ بێگرێتەوە چی مسلمان چی کافر چی غەیری ئەوە فەرمووی ئەلا ئینە ڕەبکم واحد بزانن یەک خواتانەیە هەی خەڵکینە هەمووتان ئەمجا فەرمووی قالە ئیاکم والواحد إلا لا فضل لعربي على العجمي یەک خوداتانەیە و یەک خوا پرست فەضل و گەورەی هیچ کەسێ بەسەر کەسێکی ترا نییە هەر کێ بێ تەنانەت ئەگە کچی پێغەمبەرش بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەگە کوڕی پێغەمبەرانش بێ عليه الصلاة والسلام أمجا فرموي بيغمري خوا صلى الله عليه وسلم ولا عجمي على العربي وعجميش لسر عرب هرنية ولا أحمر على الأسود رنگ نسور نرش نكوى نيش أيش فرقينية لا إخوة والله من رخصارم جوانتر لتو لا إخوة نا بخوابة ونية أمجا بيغمري خوا فرموي وعكسك أيشي إلا شيء بالتقوى أوي عبادتي يبي الأخوان يزقوا بي أما دستوري في غمر إخوة داينا أبويا مخوي رحمة ملايك من